پێشووتر لە فیلمی سینەمای هیچا قژم درێژ بوو. ئەگەر ئەکتەر بیت ئەتوانیت گۆڕانکاریەکی زۆر بەسەر خۆ تابێنی. کارکتەری من لە فیلمی منهۆڵە کارکتەری زەرخوشکی با بڵین کاک محەممەد شێروانیە کە ڕۆڵی سامانە گێڕێت. زەرخوشکی ئەوم لە کەسایەتی خۆمەوە دوورە چکە کارکتەرێکی بێ ئیحساسە، یعنی ئیحساس و دڵسۆزی بۆ زڕبراکەی نییە، بۆ عایلەی زڕبراکەی نییە. پێشووتر بەشداری فیلمێکی سینەمایی ترم کردووە کە لە مودەتەی پێشوە هەتا ئێساش لە پەخشایە، فیلمی سینەمایی هیچ، و بەشداری درامایەکیشم کردووە کە درامای تۆڵە بووە و جارێ پەخش نەکراوە. دەمێ بپرسم خانمان عادەتەن پرچیان درێژە، ئەم ستایلی پرچەی تۆ بۆ فیلمەکە و یاخود هەر ستایلی خۆتە؟ پێشووتر لە فیلمی سینەمای هیچا قژم درێژ بوو. ئەگەر ئەکتەر بیت ئەتوانیت گۆڕانکاریەکی زۆر بەسەر خۆ تابێنی. هەڵبەت خۆت نا ئەتوانێت دەرهێنەر ئەو شتە لێ داوا بکە و بەپێی ڕۆڵەکەت چی بگونجێت ئەبێت تۆ ئەو شتە بەرجەستە بکەیت و ئەو گۆڕانکاریانە لە خۆتا بەرجەستە بکەیت. ڕۆڵەکە بۆ من تراژیدی بوو، بەڵێ، چونکە توانم بڵێم باوکم منی بەڕێیەکی ترابرد. باوکم منی بەڕێ کابر کە ئەحساسم بۆ ئەو عایلەی براکەم نەبێ، بۆ زڕبراکەم نەبێت